بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵین کە لە سێم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شادەبینەوە. جەژنی ڕەمەزانی پیرۆز لە ئێوە پیرۆز بێ، خوای گەورە تاعەت و عیبادەتی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵکە ئینشاءالله، بۆ جەژن بێتە مایی خۆشی و ئاسوودەیی بەرەکەت بۆ هەموو هەر تاکێکی موسڵمان لە هەر شوێنێکی ئەم جیهانەداهان. خۆشەویستانم، هاوشێوەی دوو ڕۆژی یەکەمی جەژنی ڕەمەزانی پیرۆز ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارانی زێدە ئازیزم لەگەڵتان نەبین بۆ وەرگرتنی پەیوەندەکانی ئەوەی بەڕێز و خۆشەویست وە چەند پرسیارێکمان ئەم ڕۆژ بۆ ئەوەی بەڕێز و خۆشەویست ئامادە کردووە تا ئەوەی کە وەڵامی دروستمان بدەنەوە بنە خاوەنی خەڵاتی سێم ڕۆژی جەژنانەی کەناڵی پەیام. پاشکەمێک تر پەیوەندەکانی ئێوەی خۆشەویست وەرەگرین. دیارە پرسیارەکانی ئەمڕۆ چەند پرسیارێکە. یەکەم پرسیارمان لە کۆندا بە شاری کەرکووک وتراوە چی و هەموو پرسیارەکانیش هاوشێوەی ڕۆژەکانی ڕابردوو سێ ئیختیاری لەگەڵ ئەوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن لە ئێستاوە پەیوەندیمان لەگەڵا گرێ بدەن و وەڵامی پرسیارەکان بدەنەوە جەژنانی خۆشتان، ئاراستەی کارمەندانی پەیام و هەروەها خۆشەویستان و دۆستانی خۆتان بکەن و جەژنە پیرۆزە لەو کەسانە بکەن کە مەبەستانە و ئینشەڵڵا هەموو کات و ساتێکتان پڕە بێت لە خۆشی و بەختەوەری و جەژن و ئاسوودەی و خوای گەورەش تاعەت و عیبادەتی مانگی ڕەمەزان لە هەموو لایە قبوڵ بکە. ئەگە ئەچینە لای پەیوەندەکان، ئەگە پەیوەندی ئامادە بێت یاخود جارێ پەیوەندی ئامادە نییە، خۆشەویستانم دیارە وەکو ئاماژەم پێدا ئەمڕۆ کۆتا ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە. هیوادارم ئەم جەژنە بێتە مای خێر و بەرەکەت و ئاسوودەی و خۆشحاڵی خۆشبەختی بۆ هەمومان. خوای گەورەی ئینشەڵڵا تاعەت و عیبادەتی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ بکە و ئینشاءالله بتوانین کە ئەوەی کە لە ڕەمەزانە ئەنجامماندا لە دوای ڕەمەزانیش ئەوەی لە جەژنە ئەنجامێدەین، ئەو سەردان و هات و چۆ و گەرم و گوڕی و گەرن ئازاییە بتوانین کە لە دوای جەژنی ڕەمەزانی توانین لە ڕۆژانی ئاساییشە ئێمە هەر سیلەی ڕەحم بەرامبەر بە یەکتری جێبەجێ بکەین. خۆشەویستان، بکو ئاماژەم پێدا ئەمڕۆژ چەندین پرسیار بۆ ئێوە ئامادە کراوە، توانن ئێوە پەیوەندی بکەنەوە وەڵامی پرسیارەکان بنەوە و ئەمڕۆژ یەکێکە بێتە خاوەنی خەڵات کە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووە دوو بەڕێز خەڵاتی بەرنامەی جەژنانی کەناڵی پەیامیان بۆ دەرچوو. یەکەم پرسیارمانەوە ئاماژەمان پێدا لە کۆنتا بە شاری کەرکووک وتراوە چی؟ سێ ئیختیار هەیە، هەریەکە لە شارەکانی ئارابخا، ئەربائیلۆ، ئانا باسیس. ئێوە بەڕێز دەتوانن پەیوەندیمان لەگەڵا بکەنەوە ڕای خۆتان لەسەر ئەو پرسیارانە بڵێن. خۆشەویستانم، وەکو ئاماژەمان پێدا ئەمڕۆ کۆتا ڕۆژی مانگی ڕەمەزانە. یەکەم پەیوەندی ئامادەیە؟ ببوورێ ئەڵێ هاوکارانم ئاماژە بە ناوبڕەکەن، ناوبڕێکی کورد وەرەگرن و دواتر دێنەوە وڵاتان. یەکەم پەیوەندی کاک ئیبراهیم لە دینارتەوە دەگرم. کاک ئیبراهیم جان سڵاوی خوا دەبێ و جەژن پیرۆز بێ. سپاس دەکەین کاک ئیبراهیم. جەژن لە تۆ خانەوادەی بەڕێز پیرۆز و هەموو کاتێک جەژن خۆشی بێ ئینشاءالله. زۆر سپاس، جەژنی باش پیرۆز بێت، هەموو کارمەندانی تەلەڤیزیۆنی بەیان سەرکەوتن ئینشاءالله، ڕۆژی و تاعەتی هەموو مسلمانان قبول بێت ئینشاءالله. زۆر سپاس. کاک ئیبراهیم، سێم ڕۆژی جەژن لە دینارتە چۆن بەڕێوە چوو؟ چیتان کرد، چیتان نەکرد؟ بله والله دینارتە الحەمدولله زۆر مامۆستا هەر ئەنجامدنی نوێژی جەژن و دوای ئەوە ینی خواردنی نانی بەیانی و دوای ئەوە گەریان لە ماڵان، ینی بۆ نەربیێمە لە ماڵ دەگەڕین ماڵ بە ماڵ جەژنە پیرۆزە یەکتر دەکەین و ئەوانەیە. بەڵێ هەمیشە دەجرت و خۆشیان من کاک ئیبراهیم چین لای بۆی زۆرترین پەیوەندی وەرگرین، کەمترین قساکەین بۆی زۆرترین پەیوەندی وەرگرین و چین لای یەکەم پرسیار بۆ تۆی بەڕێز لە کۆندا بە شاری کەرکووک وتراوە چی؟ کاک ئیبراهیم سێ اختیار هەیە و لەسەر شاشە پرسیارەکان دەرەکەوە و لە وەڵامەکانیش دەرەکەوێ: ئارابخا، ئەربائیلۆ، ئانا باسیس. لە کۆندا بە شاری کەرکووک وتراوە چی؟ ئارابخا، ئەربائیلۆ، ئانا باسیس.
بێ هاوکاریم پێ وەڵی تر سێ ئیختیار بخۆی هاوکاریە کاگی برایم جان بەڵێ بەڵام گوتە ڕۆژە و ینی ئەمن یەکەم جارە پەیوەندی یەکەم جارە پەیوەندیەکەی بەلارەوە یەکەم جارە تۆ ئیختیارێک بڵێ من هاوکاری تەکەم دەی بەلە دەستە خۆش بێت بەختی یەکەم بێت ئارابخا بێ وڵی گەل هاوکاری نایگۆڕی ئارابخا جێگیکەین بارابخا بێک گیانەکەم بارابخا بێ و بەڵام گەرمان نازاکە ئەگەر هەڵابوو سپاز و پەیوەندەکەتە میشار لە جەژن و خۆشیابی کاگی براهیمجان پەیوەندی دواتر پەرژین خانمان لەگەڵ پەرژین خان ستای خوارد لێبێ و کاتەوە باش سلام علیک وعلیکە سەلام و ڕەحمەتوڵڵا پەرژین خان دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم سپاس بۆ تۆ دەستخۆشی بۆ جەنابەت هەمیشار لە جەژن و خۆشیابی بەڵێ هەمیشار لە جەژن و خۆشیابی خوشکی من زۆر سپاس پەرژین خان چی لای پرسیارەکە ڕاستە و خۆ لە کۆندا بە شاری کەرکووک گوتراوە چی ئارابخا ئەربایلۆ ئاناباسیس زانیاری لەسەر نییە بەس بە ئاسانکاری سێن بێ ئاسانکاری سێن بێ نایگۆڕیت بیگۆڕم باشە وەڵی تۆ زانی یەکەم جارە هاوکاری بکەی سپاس دەکەم خۆشحاڵین بۆ یەکەم جار لەگەڵمان بەشداریت کرد سپاس دەکەین بەڵام ئەوەی کە لەسەر شاشەیە بۆ نمونە سێ ئیختیار ئەوە ئاسانکاریە پەرژین خان وەڵامی کۆتایی پێ بڵێ بۆی چینای پەیوەندیەکی تر وڵای زانیاری لەسەر نییە بە ئاسانکاری سێن بی نازانم بە ئاسانکاری سێن بێ سپاس بۆ تۆ هەمیشار لە جەژن و خۆشیابی پەیوەندی دواترێک ئامە دەبێ پەیوەندی دواتر دایکی کوردستان لە ئاکرێ دایکی کوردستان سڵاوی خوا لەبێ و جەژنە پیرۆز بێ دایکی کوردستان دایکی کوردستان وعلیکە سەلام و ڕەحمەتوڵڵا دایکی کوردستان دەستخۆشیتان لێ دەکەم سپاس بۆ دایکی کوردستان جەژنە پیرۆز بێ میشارە جەژناوی خوشکی من جەژنتان لێ پیرۆز بێ جەژنی تۆش پیرۆز بێ دایکی کوردستان لە ئاکرێ جەژن چۆن بەڕێوە چوو دایکی کوردستان وەلا زۆر خۆش بوو زۆر خۆش و هیوادارم هەمیشە هەر لە جەژن و شادی و بەختەوەریە بژین خوشکی بەڕێزم دایکی کوردستان لە کۆندا بە شاری کەرکووک وتراوە چی ئارابخا ئەربائیلۆ ئاناباسیس یەکەم ئیختیاری یەکەم ئارابەخا جێگیرکەین بەڵێ با جێگیر بێ و سپاس و پەیوەندەکەت هەمیشار لە جەژن و خۆشیابیت سەلام عەلیک زۆر سپاس هاوکارانم ئەم هیتفۆنەی گوێم هیچ گوێم لە هیچ نییە پەیوەندی دواتر کاک شاخەوان لە دێگەڵا کاک شاخەوان جان سڵاوی خوا لەبێ و هەمیشار لە جەژن نابیت سڵاوی خوا لە تۆ و لە تۆی کارمەندانی پێیان ئێوەش هەمیشە لە جێژ ناوە ئینشاڵڵا سپاس کاک شاخەوانی بەڕێز تەندروستی و باشە کاک شاخەوان الحەمدولیلا سپاس بەخوای گەورە باشین هیوادارم زۆر باش بی جەژنت چۆن بەڕێکرد کاک شاخەوان الحەمدولیلا تۆزە لە پار باشتر بوو تۆزێک بەڵێ پار کەرەنتینێ و بەڵام ئەوسار کەرەنتینێنەوە باش بوو هیوادارم هەمیشە هەر لە جەژن و خۆشییا بن کاک شاخەوان کاک شاخەوان هیچ بەسەراتی خۆشلایەوەمان باسکەی ناوەڵی خۆت دەزانی دنیایکی پڕ خەم و پەژارەیە مرۆڤ بەردەوام هیوادار بێ بەردەوام ئومێدی هەبێ بە ڕەحمی خوا وایە والله بە تاکید یعنی الحەمدولیلا من لە ژیاندا زۆر گەشبینم دەی سپاس بەخوای گەوری ئینشەڵڵا هەمیشار گەشبینە بی کاک شاخەوانی بەڕێز کاک شاخەوانجان لە کۆندا بە شاری کەرکووک گوتراوە چی ئارابخا ئەربائیلۆ ئاناباسیس وەڵی نایزانم وەڵا نایزانیت ئاسانکارێکمان بۆ بکە کاکە دووبارە یەکەمەوە لە کۆندا بە شاری کەرکووک چی وتراوە ئارابخا ئەربائیلۆ ئاناباسیس ئەربائیلۆ هاوکاریشم بکە وەڵای تر وەڵامێکم پێ بڵێ سێ ئیختیار ئاسانکاریە کاک شاخەوان وەڵامی ڕاستاتەوە وەڵامی ڕاستاتەوە بەڵێ اختیاری سێم بێ اختیاری سێم بێ ئاناباسیس بەڵێ نایگۆڕیت اختیاری یەکەم چ بوو ئارابخا و ئەربائیلۆ ئاناباسیس بە ئارابخا بێ بە ئارابخا بێ و هەمیشار لە جەژن و خۆشیاوی براکەم لەگەر ئێوەش ئینشاڵڵا کاک گۆرا من تۆم زۆر خۆشەوە لە ڕای خوا قوربانە بە منیش تۆم خۆشەوە لە ڕای خوا سپاس دەکەم بەڕێزی کاک شاخەوان کۆنی بەرنامەکانی تۆمە قوربانە بم چاوی منی کاک شاخەوانجان بەڕێزی بەڕادی زۆر خۆشحاڵم کە لەگەڵ تۆ هاتیم زۆر سپاس هەر بژیت هەمیشە هەر لە ساک بووی سپاسی ئەو هەستە دەکەم مەمنون هەمیشە لە جەژنابی خوا لەگەڵ بێ پەیوەندی دواتر باشە هاوکارانم ئاماژە بەوە دەن کە پرسیارەکە بگۆڕم کێ کاک تەها
لە 3 ساعتەوە کاک تاجان سڵای خوا دەبێت گۆرەنگە سڵای خۆ لێ بێ سڵای خوا لە کاکتەهای بەڕێز قوربانێ بە خۆشەویست کاک تاجان جەژنە پیرۆز بێ بە قوربان لە تۆی پیرۆز لە هەموو ستافی بەرنامە هەمیشار لە جەژن و خۆشییا بیت قوربانی چاو ممنونم کاک تا لە 3 سایق جەژنتان چۆن بەڕێ کرد وەڵڵاهی سارد و سڕ چۆن بوت سارد و سڕ سارد و سەر بوو هەر زۆر بۆ ئاخە کاکە قەی ناکە بێت تۆ لای خۆتۆ گەرم و گوڕی کەیتەوە وایە دوی کاکە گەرمە وەڵای پەز چۆن واگەڕام ماڵی باوکم کاکەم گەڕاومەتەوە ئەکسی هیچ ماڵێت زۆر دراوسێ گەڕاومەتەوە دەی خوای گەورە ئیشەڵا سەرکەوتوو کە ئیشەڵا ئێمە بتوانین کەم جەژنانە بەڕاستی زیندوو بکەینەوە کاک خەڵک دڵی مرتاح نەبوو کاک بێگومان وایە کاک تاجان پرسیارەکەمان لە سەری پەیوەندەکەی جەناب تا گۆڕا بە پرسیارێکی تر زمانی کوردی دەکەوێتە کام کۆمەڵە زمانەوە زمانی کوردی دەکەوێتە کام کۆمەڵە زمانەوە تورانی هیندۆ ئەوروپی سامی وڵڵاهی وابزان تۆرانیە تورانی هیندۆ ئەوروپی سامی باوزان تۆرانی مامەسا تورانی بێ تۆرانی نایگۆڕی کاکتا تۆرانی نایگۆڕیت وەڵڵاهی خۆ دەزانێت وڵا تۆ زانی ئەگەڵی بۆ جێگی دەکەم خۆ دەزانێت ئەیگۆڕی وڵا تۆ زانی نا خۆت ئەزانی منەڵی دووبارەیەکەم تۆرانی هیندۆ ئەوروپی سامی یەکێکانم پێ بڵێ خێراوەی بچینە لای پەیوەندێکی تر وەڵا لازم بیگۆڕم وڵا خۆت ئەزانی کاکە حەزەکە یارمەتیەکەم بڕاکەرت مەجالی وەڵی مەجالەکە ئەو سێ اختیارە ئاسانکاریە ئیتر دووبارەیەکەم تورانی هیندۆ ئەوروپی سامی هیندۆ ئەوروپی نایگۆڕیت نایگۆڕم دە باشە بە هیندۆ ئەوروپی بێ سپاس بۆ جەنابێت هەمیشار لە جەژن و خۆشیابی کاکە تەهاجان کاکیوا لە سلێمانی کاکیوا جان سڵاوی خوات دەبێ و جەژنە پیرۆز بێ جەژن لە خۆی تۆ بەڕێزە پیرۆز بێ ئەم ڕۆژێکتان دەژن بێت دەستخۆشی لەو برا بەڕێزاکەم وڵامی و پەیوەندیدایەوە هیوای سەرکەوتن و دەستخۆشیتان لێکە بەڕێزی کاکیوا گیان جەژنە پیرۆزی و هەمیشار لە جەژن نابیت زۆر سپاسی بەڕێزتانەکەم زۆر سپاس کاکیوا گیان بچێنە لای پرسیارەکە بەڵێ خۆی با دووەمیان بێ هیندۆ ئەوروپی زمانی کوردی دەکەوێتە کام وڵات کۆمەڵە زمانەوە تورانی هیندۆ ئەوروپی سامی کامیان هیندۆ ئەوروپی دڵنیای کاکە هیوا وەڵڵاهی پێم وایە ئەوەیە بەڵێ ئەبێ ئەوە بێت پشتەخوا ئەبێ ئەوە بێت بەڵێ دەی ئیشەڵا وەڵامەکەت دروستە بێ کاکیوە لە خزمەتانە بەڵێ سپاس بۆ تۆ سپاس بۆ پەیوەندەکەت خوا لەگە برای بەڕێزم پەیوەندی دواتر کاکاوە لە سلێمانی کاکاوە گیان سڵاوی خوال لێ بێ و جەژنە پیرۆز بێ ماڵی خۆی گەڕێتان زێر جەژنی بەڕێز و سەرجەندی نێرانی کەناڵی پێیانش پیرۆز دەکەم بەڕێزی کاکێ کاوە جەژن لە تۆ خانەوادەی بەڕێز و کورە سەرجەم ئەهاڵێ خزم و کەسوکارە پیرۆزەکەی ئینشاءڵڵا لە هەست پیرۆزیەوە لە جەژنی خۆشییا بن لە چەمچەماڵەوە ئاف لە سلێمانیەوە کاکاوە لە چەمچەماڵەوە لەگەڵمانە فەرقی نییە هەمووی هەر کوردستانە هیچ بۆی بە هەڵای هەنەچین بۆی زۆر باش کاکاوە گیان لەگەڵ جەژنە بارودۆخە چۆن بوو سپاس بۆخوا وڵات چەمچەماڵ باشە پەیوەندی کۆمەڵایەتەکانە چەمچەماڵ گەرم و گوڕە لە خاوە سپاس بۆخوا هەمیشە هەر لە جەژن و خۆشی بەختەوەریا بن کاکە کاوە گیان کاکاوە زمانی کوردی دەکەوێتە کام کۆمەڵە زمانەوە تورانی هیندۆ ئەوروپی سامی وڵا با هیندۆ ئەوروپی بێ ئینشاءڵڵا کاکە زۆر جا بە دوای زۆری نەبکەویتە هەڵەوە بابزانی وڵی من بە سوفا پەیوەندێکم وەرگرت پێشتر نەمزانی وەڵامەکان با بڵێن هاوڕێیان وەڵامی چیان داوت یعنی تۆڵی هیندۆ ئەوروپیە ئەگەر ئەوە نییە با بیگۆڕم وەڵی تر نەڵێم بەدڵی خۆڵکە گۆڕی بۆتە گۆڕی نەگاوەڵی جیگیریەکەی وڵی باوە بێ ئینشاءڵڵا باوە بێ ئینشاءڵڵا باشە برای بەڕێزم سپاس بۆ تۆ خوارد لەگەڵ بێ سپاس و پەیوەندەکەت کاکاوە گیان پەیوەندی دواتر هێڤی عومەر لە ڕانیە هێڤی خان سڵاوی خوا لێ جەژنە پیرۆز بێ خواتان لێ بێ و جەژنیتان پیرۆز بێ لە کەناڵە جوانەکەی پەیامیش زۆر سپاس هێڤی خان جەژنی تۆش پیرۆز بێ هەمیشار لە جەژن و خۆشیابی زۆر سپاس لەگەڵێوە ئینشاءڵڵا هێڤی خان جەژن لە ڕانیە چۆن بەڕێوە چوو وەڵی ئەلحەمدولیلا باش بوو ئینشاءڵڵا هەر باشە بێ و هەر گەرم و گوڕە بێ هێڤی خان ئینشاءڵڵا زۆر باش هێڤی خان بۆی زۆرترین پەیوەندی وەربگرین یەکسەر چینە لە ڕاستەوخۆچین لای پرسیارەکە
زمانی کوردی دەکەوێتە کام کۆمەڵە زمانەوە تورانی هیندۆ ئەوروپی سامی هندو أوروبي دڵنیایت والله بلى وەڵی بڵێ نایگۆڕی نعم هەر ئەوە بێ والله أزانو ئێ با هەرەوە بێ قەی ناکەدێت دست خزر دست سپاس بۆ بەڕێزت خوات دەگەڵ بێ هێویقان دست خزر هەمیشە لە جەژن و خۆشیی پەیوەندی دواتر ئامادەیە کاک دووبارێکیتەوە ژیان ئەحمەد لە کفری ژیان خانستاوی خوات دێ بێ و جەژنە پیرۆز بێت جەژنی خۆتیش پیرۆز بێ و بینەران و ئامیشار لە جەژن و خۆشیابی میشەران. جەژن لە تۆ لە خانەوادەی بەڕێز پیرۆز بێ میشار لە جەژن و خۆشیابی خۆشتی هەروەها ئێوەش ژیان خان لە کفری بەڵێ. بەهۆی گەرماوە سارد و سەر بوو یا گەرم و گەڕم بوو وەڵایەوە گەرمە ئەنی ئەی جەژنەکە گەرم بوو هاوشێوەی جەوەکە وەڵای بەس باشە یعنی کارەبای عام باشە بەڵ ئەوەیە سپاس بخوا میشار لە جەژن و خۆشی بەختەوەریا بن ژیان خان خۆشبی. ژیان خان زمانی کوردی دەکەوێتە کام کۆمەڵە زمانەوە تورانی هیندۆ ئەوروپی سامی وەڵایی وەمەزەنەی خۆم وەمەزەنە هندو ئەوروپی بە مەزەنەی خۆ و زانیاری نییە نۆڵە نەبیستە و نەبینیە چەنشتم خوێندێتەوە ئەمەم نەبینیە ئەی هاوکاریش کجایە وەڵی تر اختیارێکمان پێ بڵێ سپاس دەکەین یاش هندو ئەوروپیەکە مەگەر جێگیر بکەی باش، لە خۆمشەوەڵێ باشە گیان هیندە ئەوروپی جێگیرەکەی ژیان خانە میشار لە جەژن و خۆشیاوی خۆش پێ بکێ خوات لەگەڵ خوان دەگەڵ بێ خوشکی من پەیوەندی دواتر پەیوەندی دواترمان لەگەڵا لە مەڕوان لە قەزای خەبات کاک مەڕوان گیان جەژنە پیرۆز بێ و سڵاو لێبێ زۆر سپاس دەژن لێەوە و تاای کارمەندان و مسلمانان پیرۆز بێت سپاس دەکەین کاک مەڕوان گیان هەمیشە لە جەژن و خۆشی بەختەوەریا بژین هەموو کاتێک ناهار جەژن بێ زۆر سپاس لەگەڵێوەش لە قەزای خەبات جەژن چۆن بەڕێوە چوو کاک مەڕوان وەڵا الحەمدولله باش و تا ڕادەیەک باش و ئینشەڵڵا هەمیشە هەر باش و تەندروست باشە بن کاک مەڕوان زۆر سپاس بەڕێزی کاک مەڕوان گیان کاک مەڕوان سەبارەت بە پرسیارەکە ئێمە زمانی کوردی دەکەوێتە کام کۆمەڵە زمانەوە تورانی هیندۆ ئەوروپی سامی ئەی زانیاری نییە با تورانی بێ تورانی بێ هەندوو ئەوروپی بێ باو کاکە یەکێکمان پێ بڵێ بەێ یەکێکیان جێگیرکەین کامیان با هەندوو ئەوروپی بێ جێگیری کەم تەواو وڵی زانیاری نییە کۆتا ڕۆژە یارمەتیمامدا ئێدەی با جێگیریکەین قەینا باشە دەست خۆش هەڵەش بگەرنمان ئازاکە بەڕێزی زۆر سپاس خوا لەگەڵ بێ میشار لە جەژناوی زۆر باشە پرسیارەکەمان لە پەیوەندی جیان خانەوە ئەگۆڕی جیان خان سڵای خوارد لەوێت السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته هەر لێرەوە تا قەڵاتزێ كان بيروز بخوص يوم الصلاة هەمیشار لە جەژن و خۆشیابی خوشکی بەڕێزم جەژن لە تۆ لە خانەوادەی بەڕێست و کوورە لە ماڵ و مناڵ و لە هەموو لا پیرۆز بێ زور صاد ريزي كاكا زۆر سپاس جیان خان بله لەگەڵ جەژنا بینت چۆنە والله عيدين ابو الاخوة بزيادة باش لساويك كورونا ابو خلق عطيه كتير يكت سپاس بخوا هەمیشار لە جەژن و خۆشیابن خوشکی بەڕێزم جیان خان زۆر باشە لە والله ديارديك هبو حسكم لرئو كنال ايوه فيهم خصة بيلبيلا اگر بكريت فەرموو لە خزمەتای هسن بپیوەندی ببرنامج قبل پێم خۆستا پەیامێکە بیگەێنم وەڵی لە خزمەتای فەرموو پەیامە جوانەکان با بگە گۆران یاردەیەکە بوو لە ناو مناڵانە تەقاندنی ئەو باروسە بوو بەڵ بەڵێ شتێکی خراپە. بەڕاستی زۆر هەرێکی ناشرین بوو زۆر ئیسعاز بوو تەمەنا ئەەکەم دەستی ئەم دەستە بێتەوە سیواڕوونەیە ئینشاءالله وەڵی بەردەوام ئیتر ئەبێ خۆی ئەبێ زانیتی ئەو بازرگانانەی کە ئەم تەقەمە نوشتان ناهێن کورە دوکاندارەکان ئەم شتان نەفرۆشن نەکی مناڵ حەزی لەو شتانەیە ئەو زیادی ئەوەی ناخۆستە بڵین خاوەن دوکانەکان ئەو پێداویستانەیەنە ئەو سوێنەی فرۆستن بڵین تیجارەتی پێواکەن ئەوە تۆزێ نامۆستاشی کردم تۆزێ پێم ناخۆش بوو بێگومان ئیتر بڵین چی وڵاتەکەمان هەر لە ئەساسەوە هەر بخۆی پڕە لە گەندەڵی و پڕە لە نادادی و تر بخۆی ئەمەش بەشێکە لەوە
بەڵێ پێم خۆش نییە مناڵەکانمان بۆ سێوازە دەزن بەنەسەر ئەو پەیامان هەبووە پێ خۆش و بیگێنم بەڵێ دەست خۆش پەیامێکی جوان هەمیشار لە ساغ بی و هەمیشار لە جەژنابی جیان خان لە سەری پەیوەندەکەی جەناب تا پرسیارەکەمان گۆڕا وتەیەک بۆ خوێنمەوە ئەم وتەیەهی چێیە ئەوەی مەترسیە بۆ سەر کۆمەڵگا خوێندەوارە پەروەردە نەکراوەکانن نەک نەخوێندەوار وتەی چێ ئەمە وتەی ئەحمەدی موفتیزادەیە یاخود ناسری سوبحانیە یاخود پیرەمێردە ئەوەی مەترسیە بۆ سەر کۆمەڵگا خوێندەوارە پەروەردە نەکراوەکانن نەک نەخوێندەوار بەڵێ وتەی چێ یعنی من اختیارێکی دەمێ لەو سێکەسەکانیانە بەڵێ لەو وتەی کام ئەحمەدی موفتیزادەیە یاخود ماوەسا ناسری سوبحانیە یاخود پیرەمێردی شاعیرە کا گۆران زانیاریم هیچ دەستنی ئەسوێنەوە بەڵام نازانم ڕەنگە بیرم نەما بێ ئەگەر بەڵێ تۆ اختیارێکم پێ بڵێ بەڵێ تۆ اختیارێکم پێ بڵێ خوشکی من وەکو خۆم ئەڵەم ڕەنگە پیرەمێردێت چونکە ئەو زۆر لەگەڵ ئەو چین چێژانەی ئازیاوە وەڵای تر نازانم پیرەمێرد بکەینە کۆتا وەڵام نازانم وای بوەستم وەڵای تر کۆتا وەڵامم پێ بڵێ کۆتا وەڵام اختیارەکان پیرەمێرد ئەحمەدی موفتیزادە ئانی لەگەڵ ئەحمەدی موفتیزادە بەڵێ ئەحمەدی من نازانم هەر هەستەکەم پیرەمێردی ئەو جێگیرکەین بە ئەحمەدی موفتیزادە بێت گۆڕین بە ئەحمەدی موفتیزادە تەواو جێگیری کەم بەڵێ داوە جێگیر بێ باشە گیان سپاس بۆ تۆ هەمیشار لە جەژن خۆشیابی خوارد لەگەڵ پەیوەندی دواتر بارین عومەر ڤارین مارین خان لە دوهۆک سڵای خوا لە بێ جەژنە پیرۆز بێ خوشکی من بەڵێ گیان مارین خان بەداوای لێبوورنەوە پەیوەندی و بەڕێزە داخراوە هیوادارم کە بتوانە جارێکتر پەیوەندیمان لەگەڵا ساس بکاتەوە پەیوەندی تر ئامادەیە تینا هیوا لە کەرکووک تینا خانسڵاوی خوا لەبێ و جەژنە پیرۆز بێ زۆر سپاس تینا خان جەژنە پیرۆزی هەمیشار لە جەژن خۆشی بیت زۆر سپاس تینا خان جەژنە کەرکووک چۆن بەڕێوە چۆن پێشوازیتان لێ کرد هەمیشار لە جەژن و خۆشییا بن خوشکی بەڕێزم سوپاس بۆ تۆ ئینشەڵا هەموو کاتێکتان پڕەبێت لە جەژن و خۆشی بەختەوەری ئەوەی مەترسیە بۆ سەر کۆمەڵگا خوێندەوارە پەروەردە نەکراوەکانە نەک نەخوێندەوار وتەی چێ ئەمە ئەحمەدی موفتیزادە ناسری سوبحانی پیرەمێرد وەڵاهی ئەیتر وەڵامێکی جێگیرم بێ ئەحمەدی موفتیزادە بکەینە کۆتا وەڵام جەژن و هاوکاریش بکەم ئەحمەدی موفتیزادە وت دەبا ئەحمەدی موفتیزادە بێت بەس ئەگەر ئەوەش نەبوو گەرنمان نازانێت زۆر سپاس بەڕێزی خوشکی من هەربژی سپاس بۆ تۆ خوارد دەگەڵ پەیوەندی دواتر ژیان ئیسماعیل لە کەرکووک ژیان خانسڵاوی خوارد دەبێت جەژنە پیرۆز بێت زۆر سپاسمانەکەم جەژنە پیرۆزش لە ئێوە ئەکەم و دەستخۆشی بەرنامەکەتان لێکم و خۆشحاڵم بۆ یەکەم جاریش دەشدارم ئەوەیەکی بەڕێزێک هەر ژیان بوو لەسەر خەر بوو بەڵێ ئەوە من نەبووم بەڕۆمی هەیەوە تۆ تازەیت بەڵێ یەکەم جاریشمە یاخوالەشی ساقی هەمیشار لە جەژنابی خۆشحاڵی بەڵێ ژیان خان چیت پەیامی تۆ چییە لە جەژنا بۆ هاوڕێیانت بۆ کەسوکارت والله سەرتا دەژنە پیرۆزە و گەردن ئازایی و خۆی گەورە نوێژ و ساعات و ڕۆژووی هەموو لای قەموڵکە و هەر ئەوەم هەیە هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی زۆر باشە چین لای پرسیارەکە ئەوەی مەترسیە بۆ سەر کۆمەڵگا خوێندەوارە پەروەردە نەکراوەکانە نەک نەخوێندەوار ئەمە وتەی کێ ئەحمەدی موفتیزادە ناسری سوبحانی پیرەمێرد ئەحمەدی موفتیزادە وەڵای زانیاریشم نییە کۆتا ڕۆژە هاوکاریمان بکە هەر خۆشە وەڵامەکە و ڕاستێت
ئەڵایتر وەڵامێکی جێگیرم بەرێ ئەحمەدی موفتیزادە ناسری سوبحانی پیرەمێرد بەڵێ بەڕاو بۆ چوونی تۆفی گۆڕم باشم نعیمی خوا دیارە تۆ چی وتووە ئەحمەدی موفتیزادە وتووە بەڵێ وەڵا نازانم حەزەکەی مەی گۆڕە دەباتە دەستان خۆش بەس ئەگە هەڵەبوو داوای لێبوور نەکەم دوایی کاکە قسەشتم پێ نەڵێ ئیشەڵڵا وەحەزیە دەستان خۆش بێ سپاس بۆ تۆ خوات لەگەڵ پەیوەندی دواتر غازی لە خەبات کاک غازی گیان سڵاوی خوات دەبێ و جەژنە پیرۆز بێ دێوە برای بەڕێزم کاک غازی بەڵێ جان تەندروستیەکە و چۆنە کاک غازی الحمدلله باشە باش تایبی نییە یعنی باشیش کرد باش الحمدلله خوای بەزازی الحەمدولله سپاس بخوا ئیشەڵا زۆر باشە بی کاک غازی ئینشاءالله ئێمە لەگەڵ مسلمان هەموو مسلمانان ئینشاءالله کاک غازی بەڵێ جان چ پەیامێک تێ لە جەژنا بۆمان والله جێژە پیرۆزە لێ و هەموو کارمەندانی کەناکەتا پیرۆز دەکەن ئینشاءالله تەندروست باش بن هیچ ڕەخنەوە پێشنیارێک نییە بۆ کەناڵەکە نەخێر ئینشاءالله بەردەوام بن کەنارێکی سەرکەوتووە و ئینشاءالله بەردەوام بن تەندروست باش ئینشاءالله بەڕێزی کاک غازی زۆر سپاس بۆ جەنابەت کاک غازی ئەوەی مەترسیە بۆ سەر کۆمەڵگە خوێندەوارە پەروەردەنەکراوەکان نەک نەخوێندەوار وتەی چییە ئەحمەدی موفتیزادە ناسری سوبحانی پیرەمێرد دوباره زعما نبی ئەمەستا ئەوەی مەترسیە بۆ سەر کۆمەڵگە خوێندەوارە پەروەردەنەکراوەکانە نەک نەخوێندەوار وتەی کێیە ئەحمەدی موفتیزادە ناسری سوبحانی پیرەمێرد با پیرەمێردێ پیرەمێرد جێگیر کەم بەڵێ باشە گیان سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە جەژن و خۆشیابی خوات لەگەڵ بێ پەیوەندی دواتر نەسرین گەشبین خان لە کەرکووک گەشبین خان سڵاوی خوات لێبێ گەشبین خان السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته جەژنەکەت کورە جەژنی خۆش و پیرۆز و جەژنی دایک و باوکو هەموو لایەک گەشبین خان یارەکە بێ زەحمەت پرسیارەکەم بۆ بخێنەوە تۆ باشە جارێ پەلەمەکە گەشبین خان تۆ گەشبینی لە ژیانە گەشبین خان ناتوانمە وەڵامە داوای لێ بم باشە دی وەڵام مەیەرەوەقەی ناکە ئەوەی مەترسیە بۆ سەر کۆمەڵگە خوێندەوارە پەروەردەنەکراوەکانە نەک نەخوێندەوار وتەی کێ ئەحمەدی موفتیزادە ناسری سوبحانی پیرەمێرد ڕەمەزانە و هەوڵەدەم ئەبێ ئێستا ئاسانکاری بۆکەی ئەختیاری یەکەم ئەڵێ باشە وەڵا نازان باشە ئەبێ هاوکاری یەکەم بکەیت چونکە لە ڕەمەزانە هەوڵەدەم یەکمان گێڕێتە هەوڵ خوایجا دەبا هەر ئەحمەدی موفتیزادە بێ باشە ببوورە ئەمانەوێ زۆرترین پەیوەندی وەرگرین گەشبین خان زۆر داوای لێبوورنەکەم ئاخە زۆر داوای لێبوورنەکەم لەبەرەوەی کاتمان نییە زۆر ببوورە سپاس بۆ پەیوەندەکەت پەیوەندی دواتر سامی لە دووهۆک کاک سامی گیان سڵاوی خوات دەبێ و جەژنە پیرۆز بێ زۆر سپاس لایەوەش بی جەژنتان دووبارە پیرۆز بێ لە تۆ لە سەرجەم کارمەندان بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پەیام بەڕێزی کاک سامی جەژنە پیرۆزە لە کێیەکەی کاک سامی وڵات جەژنە پیرۆز تۆی بەڕێز و بنەماڵەکەت و لە سەرجەم کارمەندان و بیسەران و لە هەموو خشکبرا مسلمانەکانمان دەکەین لە سەرتاسەری هەرێمی کوردستان و عێراق و جیهان ئینشاءالله هەمیشە هەر لە جەژن و خۆشی بەختەوەری ئابژیت سپاس زۆر مەمنون کاک سامی گیان پرسیارەکەمان وتەیەکە ئەوەی مەترسیە بۆ سەر کۆمەڵگە نەخوێندەوارە بوورە خوێندەوارە پەروەردەنەکراوەکان نەکو نەخوێندەوار وتەی چیە مامۆستا ئەحمەدی موفتیزادە مامۆستا ناسری سوبحانی پیرەمێردی شاعیر وەڵام مامۆستا گۆرە من لە کۆتا پەیوەندیەکانم لەسەر ئەو پرسیارە لەگەڵ هاوکاری تۆ مامۆستا ئەحمەدی موفتیزادە با ئەو بێ دەست خۆش بێ هەمیشە لە هاوکاریم بکە وەڵای تر ئەوە جێگیرەکە مەگەوەش نەوەی داوای لێبوورنەکەم باشە زۆر هەمیشە لە جەژن نابی کارێکی خۆش سپاس بۆ تۆ خوات لەگەڵ مامۆستا ئاریان پرسیار بگۆڕنیارەوە بەردەوام بێ ژیان ڤیان خان لە بەردەڕەش السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته ڤیان خان تخوا جارە مناڵەکە و دوور خەرەوە بانەگری جۆم لێوە بێ ڤیان خان جەژن پیرۆز بێ سەرکەوتن بۆ جنابیشت خوشکی بەڕێزم هەمیشە لە جەژن و خۆشی ئابیت
زۆر سپاس بەڕێزی جەژن لە تۆ لە خانەوادەی بەڕێزی پیرۆز بێت. ممنون. زۆر سپاس. ڤیان خان بله. پرسیارەکە لە پەیوەندەکەی تۆ گۆڕێ بۆ پرسیارێکی تر. یەکەم کەس کێ بوو لە مێژوودا یاسای خانەنشینی دانا؟ یەکەم کەس کێ بوو لە مێژوودا یاسای خانەنشینی دانا؟ مۆنتینیسکۆ، جۆرج واشنتۆن، عومەری کوڕی خەتاب. عومەری کوڕی خەتاب بابێ. وەڵای تۆ زانی. ئەو دابنین؟ بەڵێ. نایگۆڕی؟ دووبارەکە؟ مۆنتینیسکۆ، جۆرج واشنتۆن، عومەری کوڕی خەتاب. بایەکەم بێ. مۆنتینیسکۆ جێگیر کەم؟ بەڵێ. باشە گیان، سواد بە پەیوەندیەکەت. هەمیشار لە جەژن و خۆشیابی خوا دەگەڵ. لاوێن لەکوێوە؟ لاوێن خان لە سلێمانی. لاوێن خان سڵاوی خوات دەبێ. سڵاوی خوات لەسۆ. جەژنی پیرۆز بێ لاوێن خان. جژنی تۆش پیرۆز بێ، دەستخۆشی بەرنامەکە و لێکەم خوشحاڵم کە بۆیت ئەم جارە بتوانندێکم. ئێمەش خۆشحاڵین هەمیشار لە جەژن و بەختەوەریا بژیت. دەستخۆشی بەرنامەکە و لێکەم. بەڕێزی زۆر زۆر سپاس. لاوێن خان. بەڵێ. جەژن خۆش بوو؟ وەڵا خراپ نەبوو. دەی هەمیشار لە جەژن و خۆشیابی ئینشەڵڵا. سپاسەکەم لەگەڵێوە. بەڵێ یەکەم کەس کێ بوو لە مێژوودا یاسای خانەنشینی دانا؟ مۆنتینیسکۆ، جۆرج واشنتۆن، عومەری کوڕی خەتاب. وەڵا باوکم ئەڵێ با عومەری کوڕی خەتاب بێ. باوکەوە ئاڵێ باوکە بۆ خۆ قسە نەکرد. وەڵا باوکەوەتی تۆ قسەکە. دە باشە دەیەڵا. یعنی کۆتا بێ کۆتا وەڵام بێ عومەری کوڕی خەتاب؟ کۆتا وەڵام بێ. یەکەم جاریشمە هاوکاریم کە. سپاس بۆ تۆ. عومەری کوڕی خەتاب بەخێنێ کۆتا وەڵام. دەست خۆش بۆ خوارد لەگەڵ. هەمیشار لە جەژنابی خوارد لەگەڵ. پەیوەندی دواتر. کانی؟ بەڵێ کانی خان سڵاوی خوات دەبێ. دەستخۆشی بۆ جەنابەت کانی خان، هەمیشار لە جەژن و خۆشیابی هەر لێرەوە تاکە و جەژن و پیرۆز بێ. کانی خان؟ بەڵێ. جەژن لە کەرکووک گەرم و گوڕ بوو یا سارد و سڕ بوو؟ سارد بوو. ئەمڕۆ تۆزە باشتر بوو. ئەمڕۆ باش بوو؟ بەڵێ. ئەمڕۆ بنکڕەکەی بوو خەڵک گەڕا ها؟ ئارۆڵە تۆزە باشتر بوو. هەمیشار لە جەژن و خۆشیا بنخۆشی بەڕێزم. کانی خان یەکەم کەس کێ بوو لە مێژوودا یاسای خانەنشینی دانا؟ مۆنتینیسکۆ، جۆرج واشنتۆن، عومەری کوڕی خەتاب. یارمەتیم دەکا گۆران، کۆتا دەزنا. کۆتا ڕۆژە. کۆتا جەژنیش نییە، کۆتا ڕۆژە. کۆتا ڕۆژە. عومەری کوڕی خەتاب باشە؟ وەڵی نازانم. عومەری کوڕی خەتابێکی بوو لە سەرکردە گەورەکانی ئیسلام، بێگومان هەر پیاوی چاک بوو. وەڵی تۆ زانی. بەئەوە بێ هەمیشار لە جەژن و خۆشیابی. سپاس بۆ بەڕێزت کانی خان. خوات لەگەڵ بێجە. پەیوەندی دواتر. بوشرا؟ بوشرا خان لە خوورماڵ. بوشرا خان سڵاوی خوات دەبێ و جەژن و پیرۆز بێ. بەڕێزی زۆر سپاس. بوشرا خان جەژن لە تۆ لە دایک و باوکو لە مولای پیرۆزەکەی. زۆر سپاس. ئێمە پیرۆزای خۆمان ئاڕاستەی بنەماڵی بەڕێزیەوەکەین و کەناڵی پەیامی. زۆر سپاس بەڕێزی بوشرا خان لە خوورماڵ جەژن گەرم و گوڕ بوو. بوشرا خان واللهی ڕاستیەکەی نە والله. پەیامی تۆ چییە؟ پەیامی تۆ چییە؟ پەیامی تۆ چییە لە جەژنە؟ بەڵێ پەیامی تۆ چییە لە جەژنە بۆ خەڵکانی کە بەڕاستی سارد و سڕن لە جەژنە؟ والله شعرێکم نووسیوە بە زمانی هەورانی ئەگەر دەرفەتە وەڵا لە خزمەتان خۆشحاڵە بین فەرموو. بەنام و نیشان و جژنە و ڕەمەزانی جژنەن ئەزیزا کەرمێش مبارەک گەورە گیتما بەیەک دەی مبارەک کەرمێجە قەوم و دۆسی دڵما پاک کەرمێجە سەف و تۆزی تاسی کۆڕمەقم شاشتە و سەعبانی لێ ڕازنایە و لێڵە و بەیانی سەردانی هامسای هەم کەس و کاری لێ بە دڵگێسەی دڵمە بەرباری وەشی بۆ مێمان گردن ئازایی دنیا هەر مەردەی ملینە چاڵی ژیان ڕازنێ بەخوە و دەنی دووری گنێوە دەساڵی و خەنی ڕاست نییە دما و مانگێ پەڕ خەیرێ دڵەت سیا و بۆ نەوابی و خەیلێ مبارەکە بۆ جژنە و ئێساڵی کێزان و منێ تا ساڵە دمای. ئای دەسەکانی خۆشم من لە هەورامی تێناگەم بەزۆ برانە لە کۆنتڕۆل لە هەورامی تێگەن و شەڵا دەسەکانە خۆشی هەمیشار لە جەژنابی. دەست خۆش. بوشرا خان
پرسیارەکەمان یەکەم کەس کێ بوو لە مێژوودا یاسای خانشینی دانا؟ والله بۆ ڕەمەزانیش هینما کرد تەلەفۆنما کرد پەیوەندیمان کرد زۆربەی کاتەکان کاتدانا بۆ هەموو تەئکید و زانیاری هەیە وەڵامەکەشتم هەڵەدەرێت و بەسم جارە پێم وا بە عومەری کوڕیش خەفاڵە دەی بە هەرەوە گەقەی ناکە دەی واتە دەستەکانم خۆی بکات هەر بژیت هەمیشار لە جەژ نابی خوشکی بەڕێزم خوات لەگەڵ بێ پەیوەندی دواتر کاک عەلی کاک عەلی لە کەلار کاک عەلی جان سڵاوی خوا لەبێ جەژنی پیرۆز بێ خوای گەورە لە بەڕێزتان لە هیوای جا پیرۆزتان لەگەڵ خوای گەورە سەربەرتان عەرەبی بەڕێزی کا عەلی جان کا عەلی پەیامی تۆ چییە لە جەژنا پیرۆزبایی لە چی یەکەی؟ پیرۆزبایی لەسەر لە مسڵمانانی کوردستان دەکەم بەتابەتی کەناڵی پەیام هەمووتان بەڕێزە زۆر سپاس هەمیشار لە جەژن و خۆشیابی کاک عەلی جان خۆش بەڕێزی مەمنونین کاک عەلی جان یەکەم کەس کێ بوو لە مێژوودا یاسای خانەنشینی دانا مۆنتینیسکۆ جۆرج واشنتۆن عومەری کوڕی خەتاب گومانم بۆ ئیمانی عومەری کوڕی خەتاب هەیەی یارمەتی نییە گومانت بۆ ئەوە چێ؟ بەڵێ وەڵای تر کۆتا وەڵامم پێ بڵێ کاک عەلی هەر ئەوە بێ؟ باشە گیان سپاس و پەیوەندێکەت خوا دەگەڵێ برای بەڕێزم هەر لە جەژنابی شەهێن لە چەمچەماڵ شەهێن خان سڵاوی خوات لەبێ و جەژنە پیرۆز بێ سڵاو لەکەوە جەژنی پیرۆز بێ باش کاک گۆران سپاس دەکەین تۆ چۆنی شەهێن خان تەندروستی چۆنە؟ زۆر سپاس بەخوایەوە باشن هیوادارم ئێوە زۆر زۆر باش زۆر سپاس باشن لەخواڵت بەبێ ئینشەڵا زۆر باشە بن شەهێن خان شەهێن خان جەژنتان چۆن بەڕێ کرد؟ وڵا باش بوو لەخواڵت بەبێ باش بوو یعنی باش بوو سپاس بۆ خوای گەورە هەمیشە هەر لە جەژن و بەختەوەری و ئاسوودەیی ئاژین ئینشاءڵڵا ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەم لێوەش زۆر سپاس شەهێن خان یەکەم کەس کێ بوو لە مێژوودا یاسای خانەنشینی دانا مۆنتینیسکۆ جۆرج واشنتۆن عومەری کوڕی خەتاب ببوورە پرسیارەکە خینتەوە یەکەم کەس کێ بوو لە مێژوودا یاسای خانەنشینی دانا مۆنتینیسکۆ جۆرج واشنتۆن عومەری کوڕی خەتاب وڵایی ببوورە ئەگەم لە بەرنامەکەنی هاوڕانی پێشتر چیان بتووە وڵای هاوڕیانی پێشوو ئیمامی عومەری کوڕی خەتابیان وتویت نازانم ڕاستەیان نا عومەری کوڕی خەتابێگە هەڵە بێ باوەکەوەندێ باشە گیان سپاس بۆ پەیوەندێکەت زۆر سپاس خوات لەگەڵ سپاس بە بەڕێزت خوات لەگەڵ بێ پەیوەندی دواتر شنیارخان لە کەرکووک شنیارخان سڵاوی خوا دەبێ و جەژنە پیرۆز بێ شنیارخان پیرۆز بێ و ئینشەڵڵا لە هەزار جەژنان ناوێ زۆر سپاس شنیارخان تەندروستی باشە شنیارخان سپاس بەخوای گەورە هەمیشە لە جەژن و خۆشی و بەختەوەری ئابژین ئینشەڵڵا زۆر سپاس شنیارخان بەڵێ عومەری کوڕی خەتاب ئینشەڵڵا یعنی یەکسەر عومەری کوڕی خەتاب دانەی باشە گیان سپاس بۆ تۆ سپاس دەستان خۆش بە دووبارە ئینشەڵڵا هەموو ڕۆژێکتانە جەژنە خۆشی ئینشەڵڵا لەگەڵ ئێوە سپاس بۆ جەنابەت مامۆستا ئەگەر نازانم کاتی پچار گۆڕین هاتووە وەنەوشە محەممەد لە چەمچەماڵ و پرسیاریشمان گۆڕە وەنەوشە خان سڵاوی خوات لێبێ سڵاوی خوا لە تۆ جەژنە پیرۆز بێ جەژنی ئێوەش پیرۆزە جەژنە پیرۆزە لە کارمەندەکانی سەرنگی شەکەم سپاس دەکەین جەژنە پیرۆزە لە تۆشەکەین هەمیشار لە جەژنابی جەژن چۆن بەلاتەوە وەڵا لەخوا بە زیادە لە چەمچەماڵ باش بوو باش بوو سپاس بەخوای گەورە هەمیشار لە جەژن و خۆشیاون بەس بتوانیت دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخود لەو قەرباڵغیە دوورکەیتەوە بۆی لە یەکتیا بگەین وەڵا دووباریتە ئێتا ئێستا زۆر باشە دووباری ناکەم ئێستا پرسیارەکە لە یەکەم پرسیارەکە لە سەری پەیوەندەکانی جەناب تا گۆڕا ئامێری عود هی کام لەم میلەتانەیە تورک فارس عەرەب یەک دەقە با پرسیارەکە بخوێنەوە جانگە دەنەبوو ئامێری عود هی کام لەم میلەتانەیە پرسیارەکان یەک دەقە ئەو دوو دەقە بۆ تۆ دەی با فارس بێ فارس بێ بەڵێ تاوا جێگیری کەین
بەڵێ باشە گیان سپاس و پەیوەندەکەت دۆست هەمیشە لە جەژن و خۆشیایی پەیوەندی دواتر لە سلێمانیەوە میدیاخان سڵاوی خوات دەبێ خۆی گەورە لە ئێوەی بەڕایش بێ زۆر سپاس میدیاخان تەندروستی چۆنە لەگەڵ جەژنە لەخوا بەزییا بێ جژنێکی خۆش بوو هیوادارم هەموو کات و سادێکە هەر جەژن بێ ئینشەڵڵا خۆش ساعەتی هەموو لایەکی بۆ کرد بێ زۆر سپاس کارمەندانی ئیلتۆن زۆر سپاس میدیاخان ئامێری عوتی کام لەم میلەتانەیە تورک فارس عەرەب وەڵی ئەبێ یارمەتیم بە عەرەب بەڵام ئەبێ یارمەتیشم بە دێڵا تۆ اختیارێکمان پێ بڵێ میدیاخان بەڵێ تۆ اختیارێکمان پێ بڵێ عەرەب پێم وا بە عەرەب بزانت چ میلەتێ زۆر بەکاری هێنێ ها بیرکەرەوە عەرەب ئەگەر دڵنیای تەواو با هەر ئەوە بێ زۆر سپاسیانەکەم باشە سپاس بۆ جەنابەت زۆر سپاسەکەم هەر بژیت خوارد لەگەڵ پەیوەندی دواتر مارین عومەر لە دوهۆک مارین خان سڵاوی خوات دەبێ چۆنی باسی سپاس دەکەین ماری خان جەژنە پیرۆز هەمیشە لە جەژن و خۆشییانی پیرۆز بە سەلامەت بیا خۆ لە بنەمانی تۆ پیرۆزە چۆنی باسی من زۆر باشم هیوادارم تۆ زۆر باش منی سەلامەت بیا خوا بەڕێزی مارین خان بەڵێ بەڕێز سێم ڕۆژ جەژن میوانتان هەبوو چۆن ئەڵێم سێم ڕۆژی جەژن میوانتان هەبوو وەلا ببوورە من هاوڕێی ئێوە ئێزدیمان لە هەموو خوشک و برای بتۆمان پیرۆز بێ تۆ هاوڕێکی ئێزیدی ئێمەی چۆن ئەڵێم هاوڕێکی ئێزیدی ئێمەی زۆر سەلامەت بی باڵێ سەلامەت بی ئینشەڵا خوای گەورە سەلامەتان کات زۆر باشە مارینی خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە ئامێری عود هی کام لەم میلەتانەیە تورک فارس عەرەب بەڵێ عەرەبەکان بێ بەڵێ لەگەڵ هاوکار باشە گیان سپاس بۆ پەیوەندەکەی میشە لە جەژن و خۆشییابی لەگەڵ سپاس بۆ بەڕێزێت خوات لەگەڵ بێ پەیوەندی دواتر داریا جیهاد کۆتا پەیوەندی لەبەر نەبوونی کات داریا خان سڵاوی خوات دەبێ السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته جەژن پیرۆز بێ هەر لێرەوە تا قەرانگیری خۆشەویست داریا خان بەڵێ تەندروستی باشە لەخوا بەزیاری الحەمدولێ جەژن پیرۆز بێت جەژن خۆشیش پیرۆز بێ لە خانەوادەکەش پیرۆز بێت جەژن خۆشیش پیرۆز بێ بەڵێ وەڵامی پرسیارەکەیش بە عەرەب با عەرەبێ و کۆتا پەیوەندیە داریا خان سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە جەژن و خۆشییابی خۆشەویستانم لەبەر نەبوونی کات ناتوانین پەیوەندی تر ببین سپاس بۆ بەرەزانەی کە لەگەڵمان بوون سپاس بۆ هاوکارانی خۆشەویستم پاش ناوبڕێک وەڵامە دروستەکان جیاکەینەوە و خەڵات بۆ بەڕێزێک دەرەچێت و وەڵامە ڕاستەکانیش ئەخوێنینەوە خوشوانایی کەژوو چێ و شمشاڵەکەت بگرە لێو تو خوشوانایی کەژوو چێ و شمشاڵەکەت بگرە لێو ڕووکەی نەدەشت و کوێستان بۆ سەیرانی باغی سێو ڕووکەی نەدەشت و کوێستان بۆ سەیرانی باغی سێو ئەسیری بەندی داوم پاپولەی باشکاوم ناڵای دەمی وەرانت دیمێزدێنێ لە چاوم ئەسیری بەندی داوم پاپولەی باشکاوم ناڵای دەمی وەرانت فێرمێزدێنێ لە چاوم ناڵای دەمی وەرانت
فرمێز دێنێ لە چاوێ دەسە شوانە چەند جوانەوە لەم دەشت و لەم سەیرانە بە سۆزی دڵ بخوێنی ئەم بەستەوەم دیلانە دەسە شوانە چەند جوانەوە لەم دەشت و لەم سەیرانە بە سۆزی دڵ بخوێنین ئەم بەستەوەم دیلانە شەوان لەگەڵ گەلاوێ بێشاکەومە سەر وتوێش جیلوەی جوانی سەد شێرە بۆ ئەمنی گۆرانی بێش شەوان لەگەڵ گەلاوێش ئاکەومە سەر وتوێش جیلوەی جوانی سەد شێرە بۆ ئەمنی گۆرانی بێش جیلوەی جوانی سەد شێرە بۆ ئەمنی گۆرانی بێش جیلوەی جوانی سەد شێرە بۆ ئەمنی گۆرانی بێش دووبارە سڵاوی خوای گەورەتان لەبێ خۆشەویستانم دیارە ئەمڕۆژ هاوشێوەی ڕۆژەی ڕابردوو چەند پرسیارێکمان بۆی بەڕێز و خۆشەویست ئامادە کرد و پێشویستمە لای تیربشقازەکەم وەڵامە دروستەکان بخوێنمەوە لە کۆندا بە شاری کەرکووک چی وتراوە بێگومان ئارابخا وتراوە زمانی کوردی دەکەوێتە کام کۆمەڵە زمانەوە دەکەوێتە هیندۆ ئەوروپیەوە ئەوەی مەترسیە بۆ سەر کۆمەڵگەی خوێندەوارە پەروەردە نەکراوەکان نەک نەخوێندەوار ئەمە وتەی چیە بێگومان وتەی مامۆستا ئەحمەدی مفتیزادەیە یەکەم کەس کێ بوو کە لە مێژوودا یاسای خانشینی دانا بێگومان ئیمامی عومەری کوڕی خەتاب و ئامێری عوتی کام لەم میلەتانەیە بێگومان هی میلەتی عەرەبە و ویلایەتی ئەو چەند پرسیار ئەو ویلایەتی ئالاسکاشی کام وڵاتی فیدراڵ ئەوە دیارە پرسیارە فریانەکەوتین لە ئەمریکایە ویلایەتیشی ئەمریکایە بەڵێ سەوەڵامی دروست بزانین چ بەڕێزەکە بێتە خاوەنی خەڵاتی کۆتا بەرنامەی جەژنانەی کەناڵی پێیام دەرهێنەرە لە زۆر زۆر باشتێکی لە بۆی گلەی مالێنەکەن ئەمە دانێ بەدەستمەوە هات مامۆساریان زۆر باشە بزانین چ بەڕێزێک دەریا جیهات لە قەرەهەنجیر دەریا جیهات لە قەرەهەنجیر بووە خاوەنی خەڵاتی بەرنامەی سێم ڕۆژی جەژنی کەناڵ بێگومان دەستخەتم ناشرینە بە ناشرین نووسیمە لەبەرەوەی کە بۆی پرەی زۆرترین نووسین کەوین دەریا جیهات بۆ خاوەنی خەڵاتی وادارم پەیوەندی بکات بەو 1950 پێم وایە لەسەر شاشەش دەرەکەوێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی دووبارە جەژن لە هەمولایەک پیرۆز بێ خوای گەورە تاعات و عیبادەتی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵکا و لە هەمان کاتە جەژنیش لە هەمولایەک پیرۆز بێ و بێتە مای ئاسوودەیی و خۆشبەختی و خۆشحاڵی بۆ من و کارمەندانی کەناڵی پەیام و بۆ هەموو مسلمانان لە هەر شوێنێکی ئەم کۆمەڵگایە هەن ئیشاڵڵا دەرفەتی ترە بێ و دێینەوە خزمەتتان سپاسی هاوکارانەکەم ماندوو بوون لەگەڵمان سپاس بۆ یەکە بە یەکەی پەیوەندەکانی ئەوی بەڕێز و خۆشەویست ماڵتان ئاوا و ماڵتان پڕ بێت لە جەژن و شادی و بەختەوەری خواتان لەگەڵ